سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری نوێوە هاتوینەتەوە لاتان لە سەرەتادا گرنگترین هەواڵەکانتان پێشکەش دەکەین. لە شاری سلێمانی کۆڕێک لەبارەی چۆنیەتی ڕەخنەگرتنی ئەدەبی کە لەلایەن گروپی سۆفیاوە ڕێکخرابوو ئەنجامدرا. لە کۆڕەکەدا جوتیار ژاژڵەیی جۆرەکانی ڕەخنەی شی کردەوە و لەلایەن ئامادەبوونەوە گفتوگۆی لەبارەوە کرا. بە شێوەیەکی گشتی باسی بیری ڕەخنەییمان کرد و بۆچی بیری ڕەخنەیی گرنگە لە هەموو بوارەکان و بەڵام تەرکیزمان زیاتر لەسەر بواری ئەدەب و هونەر بوو لەسەر ئەو ڕەخنانەی کە لەم بوارەیان نووسراون و بڵاو کراونەتەوە باسی ئەومان کرد کە ئەم ڕەخنانە تا چەند بەڕاستی پەیڕەوی ئەو قوتابخانە ئەدەبیانەیان کردووە کە بۆ ڕەخنەگرتن هەن تا چەند لەسەر ئەو بنەما زانستیانەی ڕەخنەگرتن نووسراون و بڵاو کراونەتەوە. دانیشتن و قسەکردنەکەمان زۆر بەرهەمدار بوو و نزیکی کردینەوە لەسەرەوەی کە بەڕاستی بزانین ڕەخنە چییە و بۆ ئایندە کە ڕەخنە بچیرێت ئێمە پێویستە ئاگامان لە چی بێت بەڕاستی بە تایبەتی لە ڕەخنەگرتن لە ئەدەبیات و لە هونەر کە ئەمانە بەرهەمی خەیاڵی مرۆڤن و ڕەنگە تۆزێک جیاواز بن لە زانستەکان و لەو بوارانەی کە بواری ماتماتیکی و بواری زانستی. من لینکێک دروست بکەین لەگەڵ تیۆری ڕەخنەی و دکتۆر محەممەد منتقمان بان کرد کە بەپێ اختصاسەکەی خۆی کە لە تیۆرە ئەدەبەکانە تیۆری ڕەخنەی ئەدەبیا اختصاسی هەیە کە باس لەو نەقدە ئەو شتانە بکە و نووسینانە بکە کە ئێستا لە دنیای ئێمە بە ناوی ڕەخنەوە بڵاوە کرێتەوەوانێ و هاوکات ماردین ئیبراهیم و وەرگێڕ و نووسەر جوتیار ژاژڵەیش بەشدار بوو لەگەڵمان. لە شاری ورمێ شانۆگەری مێدێ ئای پێشاندرا. شانۆگەریەکە نزیکەی 2500 ساڵ لەمەوبەر لەلایەن ئۆری پیتسەوە نووسراوە، بەڵام لەم کارەدا بە زمانی کوردی و لە دەرهێنانی شەونم یوسفی پیشانی ئامادەبواندرا. شانۆ نایڤ مێدێئا 2500 ساڵە پێش نکردە بە قەلەمێ ئۆریپیتس هاتیە نووسین نویسەرێکی یۆنانیەک و نزیکی 2500 ساڵە سەر سەحنەیە هەر ساڵێ بەلکە 10 جارە لە کل دنیایدا تێتە ئیجراکردن. ئەو ساڵە ئەز مامۆستا عزیز نێمەتی ئەم هاتن مەعشولە بە زمانێ خۆیانی مە کوردیە کورمانجی و گەڕاندیە اقتباس کردە و ئاداپتە کردە. موضوع عشق خیانت و انتقام و اتفاقش دشتید کو پشتی خیانت و انتقام تینا دیهار کردن مالباته که خانواده کده. براستی شانوەکی گەڵێکی باڵکێش بوو تایبەتیە بێ شانۆی ژەوە بوو کە دەرهێنەرەوی خاتوونێکی گەڵێکی هێژا بوو خاتون شەبنەم یوسفی بەنێرینە من پێشوازیە خاتونان گەڵێکی باش بوو بەلێ هێشتاژی جهێوێ مایەک و خاتون بین و پێشوازیە لێ بکەن ji ber ve hinekî derdê jinan dibêjî derdê jinê miletê Kurd dibêjî ji ber ve hinê ez daxwaz dikim ji hemû jinan ji hemû keçên Kurd û her wisa Türk bên û vê şanûyê mêze bikin bi rastî gela axaftinên civakî hebûn gelan derdê civakê digot.
لە ڕێوڕسمێکدا کتێبی لێپرسین لەگەل سەرۆکی لە شاری دهۆک بڵاوکرایەوە. ئەم کتێبە لەلایەن ئەحمەد جاسمەوە کاری وەرگێڕانەکەی بۆ زمانی کوردی ئەنجام دراوە. ناوەڕۆکی کتێبەکە باس لە خاڵە لاوازەکانی سەددام حوسێن و ڕاستی بەسەرهاتەکان و شایستەبوون یان نەبوونی نازناوی سەرۆکایەتی دەکات. ئەف پەرتووکە ناوێ لێپرسین گەل سەرۆکیش نویسینە کارمەندێ هەواڵگەریە ئەمریکی جون نیکسۆن و کارێوی شروڤەکاریە سەرکردایەتیە. ئەرکی جون نیکسۆنی ئەو بۆ پشتی سەدام تێتە دەستگیرکردن بە ماوەی 3 هەیڤان لێپرسینە گەل بکات. یەکەم کەس بوو پشتی سەدام دەستگیر بووی لێپرسین گەلکردی. vê pertûkê da diyar bêt ku John Nixonî gelek pirsên giring yê Sedamî kirîn sebaret Helepçe, sebaret Enfala, sebaret peywendiyê wê ji derve siyaseta ji derve ya navxwe şerê Kuwêtê, şerê Îranê. Min karwanê xwe bêjiniye wergeranê da min hewl da sehkemê kanê çi pertûk giring e û pêdivî ye ez pê wergerim. Min Dr. Elîwerdî dest pê kir ku civaknasê Iraqî ye û kesekî gelekê şehrezayê di takê Iraqî da min ferzanî ez pertûkên wî wergerim بۆ یە چەندی ئەم مفۆی ji kêmokasiyên takê Iraqî werbigî ne ku ew em bê kêmokasî ne lê ew ku dibêjin mirov mifayî ji miletan wergirîtin. Ev pertûkê jî lêpirsînên gel serokî bim xwe giring bû ez wergerim bû yê çendê nifşên û ke gelek xuziya rathelîtin bû hukmraniya Saddam Hüseyinî. Gelek şo her bêjin hukmraniya wî da nejiyayne. Evgeb xoşhalî ve jî ku dananiya sîna pertûkeke bû palpiştiya bi zava wergeranê devera behdînan ku wekî her parêzgehek dî ku şêwekê baş wergeran ket ya nav her parêzgehek dî parêzgeha dûyîkê jî meşiya ku xwendevanê yani ku bijîn nivîserê wergeranê bişêtin pitir xumandî biketin pertûkê biyanî bihêt an ku bijin zanistê yani edebiyatê biyanî wêjeyat ya biyanî bîtet nav civakê behnînan da. پێشەنگەیەکی شێوەکاری بۆ هونەرمەندی عێراقی باسم ڕەسام لە کرماشان کرایەوە. هەرچەندە لە پێشەنگەکەدا خودی هونەرمەند ئامادە نەبوو، بەڵام تابلۆکانی گوزاریشتیان لە هەستی دەکرد و لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ میوانانی پێشەنگەکەدا گفتوگۆی دروست کرد. نمایشگاه گالری دەرگا کارەکان باسم ڕەسام ئەوینین کە باسم ڕەسام نەقاشێکە کە دەرواقع هەم نەقاشە هەم گرافیست. باسم لە تاران نمایشگای فرەداشتە وەلی لە کرماشان دەرواقع ئەوەڵین نمایشگای گروهی نمایشگای ئینفرادی باسمە. لە نمایشگای گروهی کاری بوو دەفعی قابل 2 مانگ لەمەوە پێش کاری بوو وەلی لە تاران ئاخرین نمایشگای گالری ئێلاهە بوو پار. کاک باسم هەروە کە زۆر کەس لە دۆستان نەزانن ئاڵۆگۆڕی ژیانی وەکو جۆغرافیا ئاڵۆگۆڕی زۆری بوو، یعنی لە عێراق بووە سەردەمەی کردوایەوە دەمێکە هاتووە بۆ ئێران وەیتەژە دیسان چۆتە بۆ عێراق ئەژی لەویە. ئەمە بەگشتی سنوور گۆڕاندن و هەرجار لە جێگەیەکی ژیان کارکردێکی زۆری بوو لەسەر کارکتەریە و هونەرمەند عەزیزە. ئەم کارکردەوە بوو کە
بەگشتی خۆی نەبەستوتۆ قەت بە فۆرمێکی خاصی یا ئستایلێکی خاصی و شێوازێکی خاصی هونەری. لە ڕێوڕسمێکدا کتێبی بۆنی دایک لە شاری کەرکووک ناسێنرا. کتێبەکە لەلایەن نووسەری لاو گەشبیر ئەحمەدەوە نووسراوە. ناوەڕۆکی کتێبەکە باس لە تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت دەکات. بۆنی دایک ئەم کتێبەم ئەمە زمونە تازەم بەشی دووەمی نزاکانی دایکمان و لەم کتێبە من ئیشی لەسەر چەمکی نۆستالژیا کردووە و هەروەها چەم گەلێکی تریش لە ناویان. بەگشتی کۆی مێژووی کتێبەکە قسەکردنە لە ساڵی مێژووی کتێبەکە ساڵی 2004 تا 2016 درێژەی هەیە لەو فترە زەمەنی هەیە کۆی گشتی ڕۆمانەکە و فەزای گشتی ڕۆمانەکە چەند جوگرافیاگەن دێت و لێک شوێنەقەتی سم نەکردووە. لە هەمان کاتە لە ناو کتێبەکە من چەند پەیامێکم هەیە، پەیامەکانم ڕوون کردوەتەوانێ و چەند گرێک هەبوو لە بەری جەکەمی نزاکانی دایکمان لێرا و گریانە کراونەتەوە. چەند گرێکی تر هەیە بۆ ئیشکردن لەسەر بەرگی سێمی ئەم کتێبە بێ بە سێینەیەکی گەشبیر ئەحمەد. ئەمڕۆ هەستاین بە سازدانی مەراسیمێک بۆ واژۆکردن لەسەر کتێبی بۆنی دایک کە بەرگی دووەمی نزاکانی دایک مەکە کە ڕۆماننووس گەشبیر ئەحمەد هەستاوە بە نووسینی ئەم ڕۆمانە. ئەم یادداشتە ڕۆمانە بە یەکێ لە بەرەمەکانی گەنجێکی ئەم کورسانە دانرێ بەردەوام باز لە ئازارەکانی گەنج بوونەکات. ئەتوانین بڵێن نزاکانی دایکم وەکو ڕێبەرێکە بۆ کەسانەی کە بە کۆچەکەن و باسی ئازارەکانی مناڵیەکە و لە بۆنی دایکمە ڕۆماننووس هاتووە لە ڕێگەی یادداشتەکانی خۆیەوە کە گەیشتۆتە قۆناقێک و وەگەڕانەوە بۆ مناڵی یادداشتەکانی خۆیمان بۆ ئەجێڕێتەوە. پاراستنی کللتوری هەر نەتەوەیەک دەکەوێتە ئەستۆی هەموو تاکەکانی ئەو کۆمەڵگەیە. بەڵام نووسەران و ڕۆشنبیرانی ئەو وڵاتە پشکی شێریان بەردەکەوێت لە بەجێگەیاندنی ئەو ئەرکەدا. جەمیل محەممەد خاوەنی چەندین کتێبە کە لەبارەی کولتور و فۆلکلۆری کوردیەوە نووسیوێتی. جگە لە لێکۆڵینەوە لەبارەی ناوچەکانی کوردستان ئەو دەیەوێت لە ڕێگەی نووسینەکانیەوە پارێزگاری لە شنەوارەکانی کوردستان بکات. هەشتی و شەشی یەکەمین حەیڕۆن و ڕۆژنامە هاوکۆریدەمە بەڵاو کردە و پشتینگە بەردەوامی مدەیەت ڕۆژنامەت هاوکۆریدەوە گوڤاری کۆڕوان و بەیان و ڕۆژنامە بزاو و ئەف ڕۆژنامە گوڤاری لوی سەردەمیدا کە حتا بەری سەر هەلدانێ کومەکەوە بابەتت فلکلۆری مەلوێرێ پێشکەشکێنە دیسان ساڵە هەشتی و نەهێ من دو سمینار دووکێ پێشکەشینە ئەک سەر پەرتوکە مامۆستا ئەحمەد زەروی بووی یا حەیڕانوکە ساڵە 2004 دەستپێکە منە بەڵاوکردنە یۆم چاپکردنە یەکەمین پەرتوکەمە بوو ئەوژی چیڤۆنێکت کوردی بوو و 12 چیڤۆنێکت کوردی تێدا بوون و ئەف 12 چیڤۆنێکێتە ژەهەمی مزاردەوێ دۆپیرۆخۆ مرۆریە دۆپیرە دایکی وەرگرت بوون هەرج گوندێ مەبوو و ڕاستی کوێن ژینکێ دان ئەمر بوو پترش 9 ساڵە ئەمر بر بوو ژێوێ پتر هەزر بێ جە پشتینگێت ڤەکولینی جێدا کرد و چەند تیا گرنگە ڤەکولینی سەر vê بەرهەمێ فلکلۆری بێتەکردنێ پشتی 5-6 پەرتوکێت چێڕوک و چیڤۆنوکە مە دەست پندێک ڤەکولینە کرد دەستپێکێ مەگەرێک چۆنەت ڕۆژنامە گوڤۆرەدا باڵاوەکردن پۆشی مە دەست هەندێکی کرد ئەمۆن ڤەکولینێتە بکەینە پەرتوکژی.
هەندێک هوزۆن و دەستخەتت کەڤنجی دەستمەکەوتن و هەندێک تشت تێدا بووە و دوسێ پەرتوکێک شۆنجی مەشۆ ئێکشوانە سێ بیتت کوردیش دەستخەتەکە فەق محەمەدێ توخۆبی کول ساڵ 1880 ئەف دەستخەتە بنوێسینێ مە سێ بیت کێنەوە پەرتوک چۆب کرد دیسا بە دەستخەتت مەلا مستەفای ئورەمۆری چەند بیتێک تێدا بوونەوە مە وەک پەرتوکێک چۆب کرد هەروەسا دیوانەوە نادرێ کۆنیسۆرکی و هوزەڤانێکی ملیە بەرواری بووە هوزۆنێتی مەشیا خڕڤەکەن و وەک پەرتوکێک چۆب بکەین ژ شینوارێت دەڤەرە ئۆمێدیە پەرتوکێک دیە سەر بەخویە و ئەوژی ئەم شبین شینەوارێک 29 گوندۆ خووەت گرن هەش گوندێ دێرێ و حتى گەلیە دهێ vê deverê xwet girî pitir berê gorê û sipnay û navberwarî bora jî ku pitiriya gundê wan ev jî hemî bû du cara sê cara meseredanê van gunda kiriye û cihê wan şînawarî kirîne dimayîk berhemê me ku me çap kirî dîwana mala Yusufê Kêsteyî bû ew jî 25 hozanetwî wek destxet mala kirewî bûn piştî me kum kirîn û berhev kirîn û nivêsin ku her piştevaniya bina mala wî bixwe hata çapkirinê. دوابڕگەمان دەربارەی هونەرمەندێکی شێوەکارە سابر عەلی پەنا ناسرا و بەڕزگار خەڵکی سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە ئێستا لە سوید دەژی لە تەمەنی 13 ساڵیەوە بەهرەی تیا دەردەکەوێت ئەم هونەرمەندە نزیکەی 3500 مەتری لە دیواری یۆتۆبۆری کردووە بە مۆزاییک ئەو دەڵێت ئەو کارانەی لایەن منداڵانەوە ئەنجام دەدرێن ناشێوێنرێن چونکە منداڵان خۆیان بە خاوەنی هونەرەکە دەزانن. بەناو سابر عەلی پەنا کە ناسراوم بە ڕزگار ناوی هونەری خۆمە لە سنە لە دایک بووم دوایەوە لە 13 ساڵیەوە دەستم کرد بە کاری نەقاشی تقریبەن ئەو سەردەما من چەندین ساڵ پلێ ئەوڵم بەدەست هاور لە سنە دوای ئەوە کە بووم بە پێشمەرگە ئەیتر 14 ساڵ پێشمەرگایەتی زۆرتر کاری هۆنەریم کرد لێنە وەکو تیاتر و وەفرە زۆرتر کار تەئاتر بوو کە من کارمە کرد بە دوایەوە من هاتم بۆ لە سلێمانی ماوەیەک مامەوە ئیشم کرد لەوێ کارم کرد کار نەقاشیەکان دەست پێ کرد دوای هاتمە تورکیا لە تورکیاشە نمایشگایەکم کردەوە لەو نمایشگایشە من تقریبا بووم بە مامۆستا لە گوزار سەنەت لەرە یا هونەرهای زیبا یا فنون جەمیلە یەک ساڵ لەوێ بووم دوای هاتم بۆ سوید لە سوێدا دەستم کرد بە کار نەقاشی و بە کاری هونەری ئەوەی تر خەریکم بەردەوام خەریکم ئیشەکەم و کارم. لە 26-27 ساڵە لە سوێدم ئیتر وام لێ هاتووە وەکو سویدیک من سویدی نیم بەڵام کوردێکم کە ئەتانم بێژم لەناو ئەم کۆمەلگا من ئەتانم ارتباتم مەسلەتەکەم کۆمەلگا و خەریکم کارەکەم و لە بواگەری جۆرە جۆرە توانیمە بەرحاڵ بازێک لە سەرکەوتنگەل بەدەست بێروانە. من جیا لە کاری ڕەنگڕۆغەن و ئەکریل کاری ئاوڕەنگم زۆرتر من کارەکان ئاوڕەنگمە کە دڵبەستگی باشم هاپێ و شاید بێژم سەرکەوتنم زۆرتر لە کار ئاوڕەنگەکانە ئەوینم زۆربەی کارەکانیشم فرێکی بەرحاڵەتانێ بەیانێک بێ لە خاتراتێک لە ڕابردوویەک ئەو وەختە زۆر چدووە زۆر هونەرمەندەکان تاسیرم لەسەرە کات.
ساڵەوێت کە خەریک کاری موزاییکم بۆ موزاییک شتێکەوە کە تێ ساڵهای ساڵ ئەمێنێتەوە ئەو شێوە کە من پەیام کردووە شێوەیەکە کە ڕەحەتەتانی کارێکی زۆرکەی و کۆنتترۆڵی باشت هەست بەسەر موزاییکەکانە ئەمە بەشێکەوە کە من ئەم کاراکەم لە تەک مناڵەکان و نەوجوانەکانە کارەکەم کە من پێم خۆشە ئیدە و مرامی ئەوان ببێ بە موزاییک و ئەو موزاییکە کە دروستیەکەنوانە ئەوان لە داهاتووە خۆیانە بینەوە لەناو ئەم کۆمەلگا ئێمە هەرتاکەتی ئیسا زیاتر لە 3500 متر مربع ئێمە کارمان کردووە لە یوتۆبۆری لە دەرەوە یوتۆبۆریش کارمان کردو لە چەندین شارکارمان کوێ لە دەرەوە یوتۆبۆریش شتە موزاییکمانە لە دەر و دیوارە دروست کردگە ناو پارکەکانە دروستمان کردومانە یەک نەفەر نەهاتومانە بشکنێت و خراپیان کات چۆن کە خودم مناڵەکان و نەوجوانەکان دروستیەکەن بۆ کە خۆیان بەشێک لەو کۆمەلگازانن و خۆیان بە ساحێوی ئەو هونەرازانن.